All the poetry ever written, every verse and every line, all the love songs in the world and every melody and rhyme. If they were combined, they would still be unable to express what I want to define when I try to describe my love for you. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. يا رب صل عليه، يا رب صل عليه، يا رب صل عليه صلوات الله عليه. Every sound and every voice in every language ever heard, each drop of ink that has been used to write every single word, they can never portray everything I feel in my heart and wanna say. And it's hard to explain why I could never describe my love for you. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. يا رب صل عليه، يا رب صل عليه، يا رب صل عليه صلوات الله عليه. There's not a single person who can never match his worth in character and beauty to ever walk on earth. I envy every rock and tree and every grain of sand that embraced his noble feet or that kissed his blessed hands. Ya Rasulullah, Ya Habib Allah, grant us the chance to be with him. We pray to you, Allah. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. سواو خوێنکارانی عزیز، بەیانیتان باش، مامۆسایان هەمووتان بەخێر بێن. پشوبن وریابن. ئەمڕۆ ڕۆژی مەولود نەبەویە، ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی محەممەد المستەفایە. لەبەرەوە خوێنکاران هەمووتان بە بێدەنگی و بە ئارامی بۆستن با ئەم ڕۆژە بەرز و پیرۆز ڕابگرین بە هاوکاری مامۆسایان و خوێنکارانی ئامادەی و باخچەی ساوایان. سڵاو ڕێزمان بۆ هەموو مامۆسایانی خۆشەویست، بۆ هەموو بەشەکانی کۆمەڵگا. پیرۆزبایی ئەم ڕۆژە لە هەموو مامۆسایان و خوێنکارانەکەین، تکایە بە ئارامی بۆسن. خوێنکاران، مامۆسایان، ئێمە وەکو کۆمەڵگای بارزی ناحکومی ئامادەکاریمان کردووە بۆ سەرجەم چالاکیەکانی کە ساڵانە لە خوێندنگاکانە ڕۆیات بە چالاکیە نیشتیمانی و ئاینیەکانەوە بە هەموو ئەو بۆنانەی کە وەزارەت ڕێگەی پێیەوە. تکایە ئێوەش هاوکارمان بن بە بۆنەکانمان بە خۆشی و ئارامیەوە بەڕێوە بچێت. ئێمە سوپاسی بەڕێوەبەری کۆمەڵگاکەین کە هاوکاریمانەکات بۆ سەرجەم چالاکیەکان. با هەمومان پێکەوە سڵاواتێک لە دیاری محەممەد المستەفا لێ بدەین. تکایە مامۆسایان خوێنکارانی گەورە ئامادەیەکان، هەزار سڵاوات لە دیاری محەممەد المستەفا. اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا
سڵاو خوێنکاران، ئێمە پێویستە لەم ڕۆژەیە وەکو ڕۆژێکی لە مامۆسایانی ئاینی بە ڕۆژێکی ئاینی لە قەڵەمێن، بەڵام ئێمە لەم ڕۆژەیە برە و بە چاکەکاری و بە بەشینەوەی شیرینی و بەکارە چاکەکانمانەین. ئێوەش وەکو خوێنکاران پابند بن بە ڕێسا و ڕێنمایەکانی قوتابخانە و بەکارە چاکەکان و بە ئیشە جوانەکانتان. ئێستاش داوا لە بەڕێز مامۆسا محێدین ئەکەین بێت ئێرە بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارێک. تکایە خوێنکاران بێدەنگی بپارێزن با مامۆسا وتارەکەمان پێشکەش کات. سپاس بۆ هەمولایەک. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئەمڕۆ ئێمە لە ڕۆژێک داین کە ئاهەنگ دەژێڕدرێ بە بۆنی دەستێکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە مانگی ڕەبیع الأوەلە. ئەم مانگە یەکێکە لە مانگە هیجریەکان کە پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم هاتووە، کە پێغەمبەرێکە بۆ ڕەحمەتە بۆ هەموو جیهان، پێغەمبەرێکە بەزەیی و بەڕەحمە و پێغەمبەرێکە کە یارمەتی هەموو فەقیر و هەژاران و چەوساوانی داوە و یارمەتی داون کە لە تاریکی زوڵم و کوفر بێنە دەر بۆ ڕووناچی ئیمان و تەوحید. جا با بزانین ژیاننامەی پێغەمبەر چۆن بووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناوی محەممەدی کوڕی عەبدوڵڵای کوڕی عەبدولموتەڵیبە کە لە شاری مەکە لە ساڵی عام الفیل لەدایک بووە. هەر لە تەمەنی منداڵیەوە ڕەوانەی گوند کراوە وەک باقی نەریتی عەرەب کە منداڵەکانیان دەنارد بۆ لادێکان بۆەوەی فێری ژیان ببن. بەڵام پێش ئەوەی لەدایک بی باوکی مردووە و لە تەمەنی نێوان 5 ساڵی و 6 ساڵی دایکیشی مردووە. پاشان گەڕاوەتەوە لای باپیری عەبدولموتەڵیب کە ئەو سەرپەرشتی کردووە و بەخێوی کردووە. پاش مردنی باپیری ئینجا مامەکەی ئەبوو تاڵب بەخێوی کردووە. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام بۆ لە ژیان و یەکێک لە پیشەکانی بریتی بۆ لە شوانیەتی کردووە بۆ ئەهلی مەکە و پاشان دەستی کردووە بە تیجارەتی کردووە وەک باقی خەڵکی و لە تەمەنی 25 ساڵیدا هاوسەرگیری کردووە لەگەر خات و خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت و بەردەوام بووە لە ژیان تاوەکو تەمەنی گەیشتووە بە 40 ساڵی. لە تەمەنی 40 ساڵیدا خوای پەروەردیگار وەحی بۆ کردووە و کردوویەتی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. جا ئەو پێغەمبەرە یەکێک لە ئەرکەکانی پاش بوونی بە پێغەمبەر بانگەوازی بووە بۆ لای خوای پەروەردیگار بە تاک و تەنها کە بە هەموو خەڵکی مەکە و باقی دەوروبەری دەوت قولوا لا إله إلا الله تفلحوا. ئێوە بڵێن لا إله إلا الله سەرفراز دەبن لە دنیا و ئاخیرەت. خوای تەعالا ئێمە و ئێوە هەموو مسلمانان بکات بە شوێنکەوتووی ئەو پێغەمبەرە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. ئێستا ئێوە هەرکەس لە ڕیزی خۆی بۆسێ تکایە مناڵە جوانەکان هەمووتان شیرینیتان پێدرێت. مامۆسایان ئاگاتان لە خوێنکاران بێ لە کاتی تەوزیعکردنی ئەو شیرینیە. تکایە دەی هەمووتان سەڵاوەت لێبەن.